إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم اغفر لنا ذنوبنا ووفقنا لكل ما تريد وتحب وترضاه. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم تقبل منا واغفر لنا ووفقنا، وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين. چەند خوشک و برایەک هەندێک پرسیاریان هێناردووە سەبارەت بە ئەو خولەی کە ئەو بۆ تەفسیرکردنی سوورەتی حجورات چەند پرسیارێک دروست بۆ لای هەندێ برا خوشک. ئەو پرسیارانش دیارە هەندێکی پێوەستە بە بابەتەکە و هەندێکیشی پێوەست نیە بە بابەتەکە، بەڵام ئەوەی کە بەردەستی من گەیشتووە بە ئیزنی خوای پەروەردگار من هەمووی وەڵامە دەمەوە ئینشاءالله بە کورتی. پرسیارێکیان ئەوەیە کە ئایا ئینسان ئەگەر تاوانێ بکات بەڵام نەزانێت تاوانە، کردارێ بکە نەزانێت ئەم کردارانە تاوانە، دوای بۆی دەرکەوێت تاوانە، کاتێک کە ئەنجامی داوە نەیزانیوە تاوانە، ئایا بە تاوان لەسەری ئەنووسرێ یان نە؟ دارەزانیان فەرموویانەش هەر کردارێک ئینسان کردی نەیزانی تاوانە، وای زانی شتێکی موباح و حەڵاڵە، ئەنجامی دا لەسەری تاوانبار نابێ مادام حکمە شەرعەکەی نەزانیوە. بەڵام ئەبێ ڕەچاوی شتێ بکرێ لێرە. زانایانە فەرموون بۆ هەر ئیشە کە ئینسان بۆی ئەڕوا ضرورە پێش ئەو ئیشەتر ئەگەر ئەو ئیشە کار و کاسبی بوو، معاملە بوو، عیبادەتێک بوو، هەر شتێ بوو چاک وایە پرسیاری شەرع بکە، بزان ئەم ئیشە جائیز یان جائیز نییە. بۆەوەی هەر ئیشەکە ئەیکەی لەسەر ئەساسی بەینە و چاوڕۆشنی و علم و زانست بیکەی. بەڵام شەخصێک ئەمەی نەزانی بوو کە بێ بۆ ئەم مەوزوع تایبەتەیە پرسیار بکە، هەر وای زانی شتێکی ئەتیادیە و ئەوەیشی نەزانی بوو کە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو مەوزوع بۆ شەرع، وای زانی شتێکی سادە و ئەتیادیە و حەڵاڵە کردی و تاوان بۆ ئەم نازانێت تاوانە، بە تاوان نووسێ نەخێر، بە تاوان لەسەری نانووسرێ. بەڵگەشمان لەسەر ئەمە لە صحیح مسلم بن عباس ئەگەڕێتەوە أن رجلا أهدى لرسول الله صلى الله عليه وسلم راوية خمر. شخص کات وەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەدیەکەی چی بوو؟ راوية خمر لێ قیربەی پێوترێ بە عەرەبی، بە پێست دروست دەکرێ بۆ ئاوی تێکرێ و شیری تێکرێ وەکو قاپێکە با بڵێن. ئەم ئەوەی کرد بە هەدیە بۆ پێغەمبەری خۆزان پڕیشی بوو لە ئارەق خەمر شەراب یعنی. پێغەمبەری خۆزان پێی فەرموو هەل عەلیمتە ئەن الله قد حەڕەمەها، ئایا زانیتە خوای پەروەردگار ئەمەی حەرام کردووە؟ ئەو شخصش قال لا، تی نەخێر. ئەم حەدیثە ئیمامی نەووی کاتە بەڵگە لەسەر چی؟ ئەفەرمێ وفي هذا أن من ارتكب معصية جاهلا تحريمها لا إثم عليه ولا تعزير. هەر کەسێ معصیەتێک ئەنجام دا جاهل بێ ئەوەی کە معصیەتە ئەمە تاوانی لەسەر نییە. ئەمە کاتە بەڵگە. وابن عبد البر لشرح حديث أفرميت وفي هذا الحديث دليل على أن الإثم مرفوع عمن لم يعلم. ئەمە بەڵگەیە حەدیثە لەسەرەوەی کە تاوانی لەسەر هەڵەگیرانی تاوانبار نابێ، یەکێک کە شتێک ئەنجامەدا و تاوانە ئەو نازانێت کە تاوانە. وخوای پەروەردگار فەرمووی وما كنا معذبين حتى نبعث رسولا. ئەنجا فەرمووی ومن أمكنه التعليم ولم يتعلم أثم. بەڵام یەکێک کە توانای هەبێ بیزانێ حکم شەرعی تایە و توانای هەبێ فێر بێ و خۆی فێر نەکا، ئەمەیان لێرە تووشی تاوانە بێ. ئەمە لەسەر پرسیار یەکەم. پرسیارێکی تر کە سەبارەت بە پەرلەمانە، ئایا لە پەرلەمان جێگەی حەڵال و حرامکردنە؟ ئەڵێ لە ئەسڵە جێگەی حەڵال و حرامکردنە نەوەکەوەی ئێستا کە ئەکرێ. ئایا حکم پەرلەمان چییە؟ کەوابی حکمی پەرلەمان چییە؟ دیارە زانایان سەبارەت بە پەرلەمان لەم سەردەمە، زانایانی ئەم سەردەمە سەبارەت بە پەرلەمان قسەیان کردووە. جارێ دانانی حەڵال و حرام و دانانی حەڵال و حرام ئیشی خوای پەروەردگارە، کەس بۆی نییە. چۆن خوای پەروەردگار خالقی هەموو خەلائقە، ئەلا لەهو الخەلق والئەمر، هەراوە
ئەمری خەڵقیش نظام دانان بۆ خەڵق حکم دانان بۆ خەڵق یاسا بۆ خەڵق ئەمە ئیشی خۆی پەروەردگار حەڵاڵ و حرام ئیش خۆی پەروەردگارە ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون وحكم يكيك يعني حكم بغير بويك خوي پروردگار داي بزاندوا آية كان رونه ومن لم يحكم ما أنزل الله هركز حكمك بويك خوي پروردگار داي بزاندوا فأولئك هم الكافرون كافرين فأولئك هم الظالمون فأولئك هم الفاسقون آية كان همي هاتوا ومن لم يحكم ما أنزل الله فأولئك هم الظالمون ومن لم يحكم ما أنزل الله فأولئك هم الفاسقون أمي برلمانات يستاك أكري زوري زانيان فتوایان داوە جائزە مسلمانان بڕۆن ئەم پەرلەمانانەی کە لە وڵاتە ئیسلامیەکان هەیە و حکمیش لە وڵات و جێگایەکە کە حکم بغەیرە ما ئەنزەڵ اللهە حکمەکە حکمی خۆی پەروەردگار نییە لە نظام لە وڵات و لە دەستور و یاسای دەوڵەتە وتویانە نابێ ئێمە ڕازی بین بە هیچ شێوازێک هیچ یاسا و نظام و قانون و دستورێک دانرێ خلافی شریعتی خۆی پەروەردگار بێ کە ڕازی نابین بۆ چۆن جایزە بڕۆێ ناو ئەم پەرلەمانە زانایان فەرمون تۆ ناڕۆی بۆ ناو پەرلەمان بۆ ئەوی تۆ موافقیان بکەی ئەڕۆی بۆ ناو پەرلەمان بۆی بە هەڵەکان بڵێ هەڵەن و بڵێ تەنها ئیسلامە حەلی هەموو کێشەکانی دنیا و تەنها خوای پەروەردگار بۆ هەیە حکم و حەڵاڵ و حرام دانی تۆ ئەچی بۆی شێخ بن باز شێخ ئەلبانی شێخ عوثەیمین لجنەی دایمەی کیباری عولەمای سعودێ زۆری زانایان لە هەموو دنیا زۆری زانایان یعنی جمهوری ئەعظەمی زانایان لەسەرەوەیە کە جائزە بڕۆیتە پەرلەمان بەڵام بۆچی نەک بۆ ئەوەی کە موافقەی وەکو شێخ عوثەیمین و غەیریوان ئەڵێن بۆ ئەوە نییە کە موافقەیان بکەی بۆ ئەوەی کە بەیانی حەق بکەی ئینکاری مەجلسێکە بۆی ئینکاری مونکەراتی تا بکەی بۆ ئەوەی زەرەر لە مسلمانان دوورخەیتەوە بۆ ئەوەی کە بیدێ بە گوێی هەموویە کە تەنها ئیسلام حەلە ئەوان خلافە بە حکمی خۆی پەروەردگار ئێمە لە وڵات و جێگە و شوێنێکی مسلمانین کەواتە ئەگەر تۆ بچی موافقەی بکات کاتێکە حکمەکەین بەغەیرە ما ئەنزەڵ الله تەشریعاتدان بەغەیری ئەوەی کە خۆی پەروەردگار دایناوە خلافی حکمی خۆی پەروەردگار حکم و یاسا و دانرێ موافقیان بکەی تۆ شۆکەوانی بەڵام کاتێکە تۆ مخالفیانەکەی نەسیحەتیانەکەی ئامۆژگاریانەکەی ئەمە تۆ ماجوری لەسەرەوە بۆیە شێخ عوثەیمینە فەرمێت چوونە انتخابات و پەرلەمان بەواجب ێزانێ شێخ بن باز بەواجب ێزانێ بەڵام بۆ کێ بۆ مسلمانێک کە بچێت لەوێ بەیانی حەق بکە ئەمر بە معروف بکە نەهی لە منکر بکە چونکە تۆ چیت ئەچیتە پەرلەمان بۆ موافقەکردنی نییە تاوەکو بێژی کاکە وڵا تۆش حکمی ئەوان تێ تۆ لە شوێنێک شخصێک منکەرات و خراپاکە تۆش ئینکاری ئەم خراپانەکەی و فەرمانی پێکەی بە چاکەکردن قەدەغەیەکەی لە خراپە و نەسیحەتێکی ئامۆژگاریەکەی حتمما ئەو کەسێک کە خراپەکاکە و کەسێکی کە نەهیەکە لە خراپە زۆری فەرقە ئەو کەسێک کە هەوڵەدا چاکە تەرکەوێک هەم ئەمرەکە بە چاکە زۆری فەرقە بەڵام زانیان فەرموویانە بە کورتی شێخ بن باز سێ مەرجی داناوە ئەم مەرجانە زەرور ئیسلامیەکان لە هەموو دنیا ڕچاوی بکەن بەداخەوە زۆریان ڕچاوی ناکەن مەرجی یەکەم ئەوێ ئەو کەسێک کە ئەنێرێت ئەهلی بەسیرەت و چاوڕۆشنی بێ لەو بابەتانی کە بۆیە ڕوە چونکە ئەگەر ئەهلی بەسیرەت و چاوڕۆشنی و علم نەبێ لەو بابەتانی کە بۆیە ڕووناڵێن ئێمە عالم بێ لە هەموو شریعەت بەڵام ئەو بابەتانی کە ئەڕوا بێ ئەهلی بەسیرەت و علم و چاوڕۆشنی بێ ئەگەر وانە بێ لەوە چێ شتێک کە معروف و چاکەیە ئەم کە علمی پێنێ نەهی لێ بکە وابزانێ خراپەیەکە شتێک کە خراپەیەکە ئەم فەرمانی پێ بکە وابزانێ کە چاکەیەکە چونکە بە علم تۆ خراپە و چاکە و معروف و منکر جا ئەکرێتەوە ئەبێ ئەهلی بەسیرەت و چاوڕۆشنی بێ یەک دووهەم ئەبێ ئەهلی غیرەت و شەجاعەت بێ چونکە ئەگەر غیرەت و شەجاعەتی نەبێ ناتوانێ ئەمر بە معروف و نەهی لە منکر بکە ناتوانێ ئەمر بە معروف و نەهی لە منکر بکە لەو جێگایە ناتوانێ بە ناحەقەکان بڵێ ناحەق لە تهدیدی خەڵک بترسێ لە تهدیدی کوشتن و لە تهدیدی گرتن و لە تهدیدی ناحەزانی ئیسلام و دەسەڵاتدارەکان بترسێ شجاع نەبێ ناتوانێت لەو جێگایە ئەمر بە معروف و نەهی لە منکر بکە مەرجی دووهەم مەرجەکەم ئەهلی بەسیرەت و علم و چاوڕۆشنی بێ لەو بابەتانە مەرجی دووەم ئەبێت شەجاعەتی هەبێ مەرجی سێمیش ئەبێت زاهید بێ لە ماڵی دنیا و لە تەماحی دنیا زاهید بێ پشتی کرده بێ لە هەموو ماڵێکی حرام لە هەموو ماڵێکی شوبهەدار یعنی ڕوو لە ئاخرەت بێ نەک تەماحی ئینسانێکی بە تەماح بێ بە دەستخستنی مەکاسیبی دنیەوی بەرژەوەندەکانی دنیا پارە و سامان و چاوی لە پارە و سامان و دنیا بێ نا چاوی لە ئاخرەت و ڕزای خۆی پەروەردگار بێ ئەگەر وان نەبوو
چاوی لە دنیا بێ و زاهید نەبێ بەرامبەر بە بەرامبەر دنیا، بەرامبەر بە پارە، بەرامبەر بە مڵک و سامان، ئەو کاتە بە پارە ئەخەڵتێنرێ. ئەگەر بەغیرەت نەبێ ئەو کاتە بە تەهدید ئەخەڵتێنرێ. هەر کەسێ بۆ باخەڵی بیکا یان لە ملی بترسێ با نەچێ بۆ شوێنێ. بۆیە و هەر کەسێ جاهیلیشە بەو شتانی کە پێویستە علمی پێ هەبێ با نەچێ. بەڵام بەداخەوە هەندێک لە ئیسلامیەکان لە زۆر جێگە و شوێنی عالەمی ئیسلامی ڕەچاوی ئەم خاڵیان نەکردو. بۆیە ئەو خەڵکی کە ئەچێن نەیتوانێ وەکو پێویست نێرایەتێکی ڕەسەنی ئەهلی ئیسلام کە. بۆیە هەر کەسێ لە عالەمی ئیسلامی لە کوردستانی خۆشمە هەر کەسێ ئەنێر واجب ئەحزابی ئیسلامی هەر کەسێ نێری ئەم سێ مەرجەی تابێ بۆ ئەوەی کە بتوانێت نوێنەرێکی ڕەسەن بێ. ئەمە بە کورتی جوابی ئەو پرسیارە. ئەڵێ نوێژ بەبێ نیەت دروستە، دەڵێ مەبەست لەوە چێتایە بەدەنگ نێژ بەبێ نیەت نابێ، بەڵام نیەت لە دڵە بەدەم بیدعەیە وتنی. چونکە پێغەمبەری خوا نەیفەرمووە نیەتمە دوورکات نوێژی بەیانیەکەم والله ئەکبەر بکە. نیەت لە دڵە، نیەت جێگەی لە دڵە، لە دڵ تا ئەم نوێژە زانایان فەرمووێ بە نیەت عیبادەت لە عیبادەت جاکرێتەوە، عیبادەت لە عادات جاکرێتەوە. بۆ نمونە عیبادەت تۆ بەیانی دوورکات نوێژەکەی الله ئەکبەر دوورکات نوێژەکەی، هەڵە سەلامە دیت هەڵسیتە دوورکاتی نوێژی ترەکەی. ئەوەی یەکەمی بە نیەتی سنەتی بەیانی کردوتە، ئەوەی دووەم بە نیەتی فەرزەکە کردوتە، کەواتە نیەت ئەم عیبادەتی لەم عیبادەتە جا کردەوە. شخصێک گەرمایەتی هاوینە تێ هەموو دەست و دەمچاوی ئەشوا و هەموو قاچی ئەشوا و سەری ئەشوا و دەسەک هەموو ئەو شوێنانی کە دەستنوێژ بەڵام بە نیەتی خۆفێنکردنەوە، ئەمە ناتوانین نوێژی پێ بکە. یەکێک هەر ئەو شتانە ئەکا کە لە دەستنوێژە هەیە بە نیەتی دەستنوێژە، ئەو شخصی تر هەر هەمان شتی کردووە، ئەم بە نیەتی دەستنوێژە و بە نیەتی خۆفێنەکردنەوە، ئەوێ ناتوانێش پێ بکە کە عیبادەتی لە عادات جا کردەوە. دوورکاتی بەیانیان و دوورکاتی سونەتەکە و فەرزەکە، دوورکات سونەتمانێ دوورکات فەرزمانێ بە چی جایەکەن و بە نیەت دەستنوێژگرتن لەگەڵ خۆفێرکردنەوە دیسان هەر بە نیەت جایکرێتەوە. کەواتەڵە نیەت جاکردنەوەی عیبادەتە لە عیبادەت، جاکردنەوەی عیبادەتە لە عادەت. بەڵام ئەمانە بەدەمەوترێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەم نەیوتووە، سەحابە بەدەم نەیوتووە، تابعین بەدەم نەیانوتووە، سەلەفی ئەم ئومەتە بەدەم نەیانوتووە. بۆیە بەدەموتنی پیان فەرمێت من عمل عملا ليس عليه امرنا فهو رد. هەر کەسێک عملێ بکە ئەمری ئێمەی لەسەر نەبێ وەرنەگیراوە. بۆیە ئەم نیەتی کە بەدەم ئەوترێ مخالفی شەرع و بدعەیە و نیەت ئەبێ ببێ بەڵام لە دڵە. دوێتە کابراایەک دێتە ماڵەوە ڕێزی لێگری قەدری لێگری هەڵەسی ئەچتە پیریەوە، پێویست ناکە بێژە بۆیە هەڵسان بۆیە کە قەدر و ڕێز و حورمەتی لە تۆ گرتووە، ما لە هەر دڵتایە، دافعی ئەم هەستانەت لە دڵتایە. کەواتە یعنی نیەت ئەبێ بوترێ ئەبێ بهێنرێ وە لە دڵایە بەدەم پێویست ناکە. پرسیارێک حکمی ڕەجم لە قورئان هاتووە، دارم پرسیارانەکە تەفسیلی پێ بنە زۆرە باش، منیش کاتەکەمان کاتێکی کەمە بۆ جوابدانەوە، بۆیە بەسەری ئاڵێم حکمی ڕەجم لە قورئان هاتووە و لە سونەتە هاتووە و لە ئیجماع هاتووە. حکمی ڕەجم بۆ کەسێک کە بۆ یەکێک کە خێزانی هێنابێ نان شووی کردبێ و زینا بکە. ئێمە وەکو لە بوخاری هاتووە لە حەدیثی ئیمامی عومەرە هاتووە کە لە قورئانە لە سوورەتی ئەحزابە کە ئەم حکمە هاتووە کە الشەیخ والشەیخە تا کۆتایی ئەو ئاەتانی کە پێشتر هاتووە لە قورئان، هەندی ئاەت هاتوون لە قورئان لە سەحیح بوخاری هاتووە. ئەم ئاەتانە حکمەکەی ماوە لەفزەکەی نەسخ کراوە، حکمەکەی ماوە لەفزەکەی لە قورئانە نەسخ کراوە. ئەمەش عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە. خوای پەروەردگار حکمەکەی هێشتوێتەوە و ئیمامی عومەر فەرمێت خەڵکانێک دێن لەمە دووە کە جەهلیان هەیە ئەڵێن حکمی ڕەجم لە قورئانە نهاتووە، وتانی لە قورئان هاتووە کاتانێکە هەبوون کە موسڵمانان وەکو قورئان ئەیان خوێندەوە. بەڵام ئێمە هەند شتمان هەیە من تەفسیلی زۆرەوێ، بەڵام ئەوەیە وەکو عولەمای ئەهلی سونە و جەماعە باسییان کردووە حکمەکەی ماوە، بەس لەفزی ئاەتەکە نەسخ بووەتەوە، لەفزەکەی لە قورئان خوای پەروەردگار دەری کردووە وەکو ئەم قورئانی کە لە بەردەستی ئێمەیە، بەڵام حکمەکەی ماوە لە صحیحی بوخاری هاتووە. وەکو تریش فەرەزەن ئەگەر ئەوەیش نەبێ، فەرەزەن وا دانێن هەر نەهاتبێ لە قورئانە هەر نهاتبێ، ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کافیە بۆ ثابتکردنی شریعەت، بس لە حەدیثە هاتبێ کافیە. چونکە خوای پەروەردگار فەرمێت من یطع الرسول فقد اطاع الله، هەر کەسێکی ئیطاعی پێغەمبەری خوا بکە ئەوەی ئیطاعی خوای پەروەردگاری کرد. وما اتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەوەی پیامبەر صلی الله علیه و سلم ئەمری پێکردون وەریگرن،
بويا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى حديثيش سنتيش وكو قرآن دابا زيوة خواهي برغار فهمت وأنزل الله عليك الكتاب والحكمة خواهي برغار قرآني دابا زاندوا لقل وأنزل الله عليك الكتاب لسرتو أي محمد كتابي دابا زان كقرآن وحكمة سنته بلقاش لسر مزوز وهلا قرآن واذكرنا خواهي برغار باسي خزان كان بيغمري خواك صلى الله عليه وسلم فرمت واذكرنا ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة شينا مالا كان في أصلا تلاوة كريه وخمن رتوا شيء أبي سري آيات الله قرآن والحكمة حديثي بيغمري خاصة باتفاق أمة كواتا يعني خواهي برغار فليحذر الذين يخالفون عن أمره بحذر كانوا كسانك مخالفي أمري بيغمري خواك صلى الله عليه وسلم أن تصيبهم فتنة تشي فتنة ببن كما في الإمام محمد فمن جاوا الشركة يعني فتنة كالدين أو يصيبهم عذاب أليم كواتا وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله هيك بيغمرك ما نريد إلا بيطاع نبي يعني شلون أو خلقانك ودركردني سنة وكو تشريعك مستقل بلين سنة إيشي بيناكن إيش بس بقرآنك أما كفرة صاحبك إيشي لدين درجة خالد شبه لا أقرسر مع عقيدة ودين بمره لسر عقيدة وديني كقناعتي وابك سنة درك على الإسلام بس يجب إيش بقرآنك أو إيش بقرآن نكرد شو أوهم آياتانك خن مانوا بس يواك كابي اتباعي بيغمري خوابك صلى الله عليه وسلم أبي اتباعي بيغمري خوابك صلى الله عليه وسلم إيش بيغمري خواش صلى الله عليه وسلم وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم القرآن ما مدابز أي محمد بوي توبو خلقي روني كيتو لتبين روني كيتو بو خلقي أو إيك بوي عند أبزيوا بويا أواني يعني السنة دركن شكون بسيارك أو يعني أجر بس القرآن هاتو يعني للسنة أجمعي كأيوان السنة دركري لا يعني سنة دركري للشريعة بس إيش بقرآن كان جاري يكمشت إيش عن بقرآن نقول بيقول أو آيات تانية خون مانو دوهم شون نيجا كان شون روجو أجرن أو نيجا الله على عقول حتى تسليم بمشي وازل القرآن نهاتو أو رون كردنوية كخواي فرورجار داوي كردوا بيغمبري خاصة للسنة هاتوا وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم خواي برجار فهم أقيموا الصلاة تفصيلات أم إقامة الصلاة خواي برجار فهمت لتبين توروني كربو خلقي أي محمد قرآن من دا بزانو تفصيلات أم قرآن رون كردهم قرآن لا بيغمبري خاصة دار أم بابته شو زور هلا خواي برجار فهم وأطيعوا الله والرسول فإن تولوا يطاعي خواي بيغمبري خوابكم أي أجر بشتيان كرت قرآن يعني سنتيان رفض كرت وأطيعوا الله والرسول فإن تولوا أجر بشتيان كرت رفضيان كرت قرآن يعني سنة فإن الله لا يحب الكافرين خاي برا كافري خوش ناوي أم كوتاي آية كان إثبات حكمك باس لبداية آية كانك كخواي برجار أفرميت خواي برجار كأفرميت آيتك اشتكي هنيتو ولو أنهم صبروا حتى تخرج إليهم كاتب باسي لسورتي حجرات أخوي برقافهم ولو أنهم صبروا حتى تخرج إليهم ما عربي أنا هواني أنا كل الدرو إيمار هواني يا محمد بير الدرو بالأمان أخوي برقافهم ولو أنهم صبروا إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم كوتاكي أو أعتبت أخوة غفور رحيم يعني أخوي برقاف لم هليان خوشبو كوتا كان بلغ حكمك بلغي لسر أو لسر بدايتك أما توانا هليان كردوا بوشي وازا تعامل على البيان صلى الله عليه وسلم خوش بوه ليرجك خواهي برجع فرميت وأطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين يعني الرفض كردني السنة يعني الرفض كردني القرآن كفر جابوا يا بس لحديثي شهادتي بكافية بس لحديثي شهادتي بحكم الرجم كافية فعشان إجماعي أمشي لسر وكإمام نووي غيري وان هنا ينتو وتاني خواهي برقاف ومن يشاقق الرسول هركسي هاتا ما شاك نافهم يدون من يشاقق الله والرسول ومن يشاقق الرسول أو إيك اللي شقق تربية اللي بشي تربية اللي جيقوا بشي كبيغمري خواهي ليه فشتي لبيغمري خواهي أو بش أو رقي خواهي بيغمري خواهي أم للرقي خواهي بيغمري خواهي به ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين وشواني غير الرقي مسلمان كبير غير أما إمام شافعي فرميت ويتبع غير سبيل المؤمنين دواي تشات وهيك بشت لبيغمري خوابك والرجاي رجاك برجاي أو رجاي مسلمان إلى سر فرميت أما الدليل إجماع
أو كات النوله ما تولى نصله جهنم كواتب بقرآن وبسنة بإجماع حكم الرجم ثابت بو برسالك آية فرق هي لبين آثرته بياوة بو هيئتي نوش مثلا الله أكبر شون دزبر ذكريته شون دزبر ذكريته للركوع شيء كيلا شون فاتحة خوندريك بو سجود هيئات سجود معنا بياو جن فرقين خير هيش فرق كينية صلوا كما رأيتموني يصلي قشتي عامة ويشيخ من باز شيخ عثيمين شيخ الباني أواني كصفة صلاة دي بيغمري خوان صلى باز كدوا الله هيش فرق كيني أو حديثاني شهاتوا كوي كفرق هي آفرت للسجودكي خوي زياتر كوكاتو وكو بيانو بياو كد مثلا دز برزكاتو أواني كهاتون هم أحاديث ضعيفا و إيشي بيناكره حديثي نزول يعني حديث كان حديثي صحيح نين وأوي الري أرجح الصواب وياك الجنوب بيا ولا حياتي نرح الله أكبر تاسلام دانا ولا ركوع على دزقرتنا للسجود لا أصلانا ولا أذكار كان لا بيا وجن وخوياك هيش فرقينيا الله أقريك تواني كي كرد بدواي توبي كرد به آية لدواي توبة كردن خوي برجع لي خوش به تا مقدارك اللي أجري جهنم بينجح خوي لي خوش به لدواي توبة كردن خوي برجع له متواني خوش به أنجا وكل هند الفرم دكاناتا التائب من الذنب كمن لا ذنب له هر كسه توبه بك لتوانك وكواي توانك إنك كذبه أصلا الرحمة بزي خوي پروردگار أو إيه كاته كإنسانك توان بار توبك خوي پروردگار توانكاني شكابة شاكبوي أولئك يبدل الله سيئاتهم حسنات يبدل الله سيئاتهم حسنات بلام أبي مرجعاني توبي تابي فشمان بيتو واقعا تركيبك واقعا يعني وفشمان بونو يك دوهم أو توانت ترك وازي لي بيري پشتي يالك وازي لي بيري سيم بريار بدل ناخي دلو بهيش شوازي تجاري النقر دسر أو تاوانا صادقانه بريار بدل بلام أجر من دواء صالك زياتر كمتر حركاتك شيطان غلطاني اللي غفلته بأجايك توشي همان تواني كن توبيك من ناصرته ما هو بلام واجب توبيك ترك أبو أم توانا تازيك كردويتي بەڵام ئەوەی تۆبەی یەکەمیشی هەرماوەیش لە ڕەحم و لوتف و بەزەیی خۆی پەروەردگارە ئەگەر حەقی خەڵکیشی لابوو مەردی چوارەم حەقی خەڵکیشی لابوو ئەبێ حەقی خەڵکەکە بگەڕێتنە دواوە چوو حەقی خەڵک و بێ لە تۆبەکەشە مخلص بێ بۆ سمعەت و ناوشن دەیکە ئایا ئەگەر کەسێک جنێو بە پێغەمبەری خوا بدا صلی الله علیه وسلم دەبێت بکوژرێت ئەگەر تۆبەش بکە مافی ژیانی نامێنێ جوێندان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کوشتن و غیرە کوشتن و تحت حدود تطبيق كردن وسزاداني خلقي لسر تاوان ومانا أما حدود تطبيق كردني شريعة باسي دولة إسلامية باسي خلافة إسلامية باسي أويك مسلمان لسر حكم به وإسلام شريعة به نك يسته ضروري يسته وحالين ابن كابرا لسر كاتك إسلام حاكم به يك نجناك مسلمانك واز لنوێژێ هێنێ بانگیان کرێ ئەگەر پێ بترێت نوێژ بکە تەوبەی لە بانگێکە تەوبە بکە بگەڕێتە دواوە هەر بێژ هەر نوێژ ناکەمە کوژرێ بەڵام ئایا ئێستا تەطبیقە کرێ ئەمە ناکرێ ئەمە بۆچی ناکرێت بەروێ ئەمانە هەندێ ئەحکامی شەرعی هەیە پێویستە مسلمانان بیزانن هی زەمەنی ئەوەیە کە ئیسلام حاکم بێ خلافەت وولایەت دەسەڵات ئیسلام حکم بکە نەک ئێستا هەندێ موضوع هەیە ئیشی سوڵتان و دەسەڵات و خەلیفە و وەلی ئەمری مسلمانانە کە حکم بە شریعەتی خۆی پەروەردگار بکە نابێ ئیشی سوڵتان تاکی مسلمانان پێ هەڵسن بێژە وەڵا فڵان کەس نوێژ ناکەم رسمی کوژم فڵان ئەمە یعنی مصیبەتێکی گەورەیە و تەشەدود و لادان و یعنی خراپە و مەفسەدەیەکی گەورە ناو کۆمەڵگا دروستەکە لەبەرەوەی تۆ ئیشی سوڵتان ئەیکا بۆ یەک کە ئەڵێن جوێندان بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دەوڵەتی ئیسلامیە لە نظامی ئیسلامیە لە حکمی ئیسلامە کاتێک کە خەلیفە هەبێ کە والی هەبێش حکم خوای پەروەردگار و شریعەتی خوای پەروەردگار بەر قرار بێ ئەو کاتە هەندێشت باسەکەین ئەو باسەکەی باسی ئەو کاتەیە کە ئایا یەکێ جوێن بە پێغەمبەری خوا بدا صلی الله علیه وسلم ئەمە حکمی چییە زۆربەی زۆری زانایان ئەفەرمن ئەگەر جوێن بە پێغەمبەری خوا بدرێ صلی الله علیه وسلم حکمەکەی کوشتنە لە زەمان و کاتی خلافەت و دەسەڵات و حکمی ئیسلامی توبەکە کابرا توبەکە بۆ قیامەت ئیسفادەی هەیە زۆربەی زۆری زانایان لەسەرەوەن توبەکە بۆ قیامەت ئیسفادەی هەیە ئەمما بۆ دنیا قەتلەکەی لەسەر هەڵناگرێ یعنی چۆن بۆ قیامەت ئێستا ئەگەر بۆ قیامەت ئیسفادەی هەیە ئەمە یعنی ئەوەیە کە بۆ نمونە کە بە موسڵمانەتی ئەمرێ ئەم کابرا بە موسڵمانەتی ئەمرێ خۆی بە ئیجماعی ئومەت جوێندان بە پێغەمبەری خوا ئینسان لە دین دەرەچێ و کافرە بێ
خۆی پرگا فەرمووی لئین سألتهم ليقولون إنما كنا نخوض ونلعب ئێمە ئەڵێ پرسیاریان لێ بکرێ کە گاڵتەتان کردەوە ئەوانە ئەڵێ ئێمە بە سوحبەتمان کردو خۆی پرگا فەرمووی أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم ئەڵێ خۆی پەروەردگار و ئاەتەکانی و بە پیانسم گاڵتە ئەکەن عذر مێرن کافر بوون کەواتە بإجماع كفرة أم كفرة لدولة ونظام وقانون ياساي إسلامية كاتي إسلام حاكم به أو شخص أجر زور بيز وزانانا ثرويك أكو جريت ولا ثروك أو جمني بفيان صميدا بو قامة توبكي بو قامة إسفاده هندل زانان ألين رأي كترياني ألين أجر كافرك جمني دابي لقى مسلمانك جمني دابي فرقه توبي كافرك ولا يجري وناش كجري بس مسلمانك كمرتد بو توبة وجمن داني بفيان صلم أميان أكو جري توبەکەشی بۆ قیامەت ئیسفادە هەیە بەڵام تەوبەی کافرێک کە جمێنی دابێ بانگ ئەکرێ چونکە جایز نییە کافر مسلمان نابێت جوێن بە پێغەمبەری خوا بدا صلی الله علیه و سلم لە نظام و قانونی یاسای ئیسلامە هەردووکە کوژرێتەوە بەڵام کافرەکە کە تەوبە کرد تەوبەکەی بۆ دنیا و بۆ قیامەت ئیسفادە هەیە ناش کوژرێتەوە بۆ قیامەت ئیسفادە هەیە بەڵام مسلمانەکە تەوبەکە بۆ قیامەت ئیسفادە هەیە بۆ دنیا حکمی قەتەگەری سەڵ ناگرێت ئەمە ڕێیەکی ترە ڕێی سێمیش ڕێیەک هەیە کە ئەبوو حەنیفە و هەندێک لە حەنەفیەکانی لەسەرە و هەندێک لە ئەقوال هەندێک مەذاهیبی تری لەسەرە کە ئەڵێ ئەگەر تەوبەی کرد ئەم تەوبە بۆ مسلمان و کافر تەوبەی کرد تەوبەکە ئەگەر جوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوبەیەکی صادقانە و ڕاستانەی کرد کافر بیان مسلمان تەوبەکە بۆ دنیا و بۆ قیامەت ئیسفادە هەیە یعنی بۆ قیامەت ئیسفادە هەیە بۆ دنیاش ناکوژرێتەوە ئەگەر ڕاوەتەوە ئەم سێ ڕێیە لەسەرەتی ئەو ئیشارەتم پێدەن کە کاتم تەواو بوو ئەگەر کەسێک ئایا یەکێک بۆتە سەبەبی ئەوەی کە من زوڵمم لێکراوە تووشی سجنێ بوومە بەناحەق ینی بوفتانیان بۆ کردووم یانی کێگەڵێ کێشەی ئایلیم زۆر بە دروستەکرێت لانی شخصێکۆ کە بۆ تەمایی عەزێدان و مەتاعیب و هیلاکی و ماندووبوونی من ئەمە یان بۆ ئەوەکەی ترەڵێ بەناحەق من بوفتانشتم بۆ کراوە ینی معنای پرسیارەکەی ئەوەی کە کورتی یەکەمەوە ئایا جائزە من دوعا بکەم لەو کەسەی کە زوڵمی لێ کردوم سعیدی کوڕی زەید سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شخصێک بە بوهتان شکاتی لێ کەوتی ئەرزەکەمی بردو ئافرەتێک وتی ئەو ئەرزەکەمی بردو وتی من ئەرزی تۆ ئەبم کەم بیسومە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەو حەدیثەی هێنایەوە کە ئەگەر ئینسان شبرێک بستێک لە ئەرزی خەڵک بەرێ عقوبەکەی چۆنە من لە دوای بیستنەوە حەدیثە من ئەرزی تۆ ئەبم و دوعای تێکرد ئەمە صحیح مسلمات ولا صحیح بخاری شهاتووە سعد بن وقاص کابرایەک هەستا لە مزگەوتە وتی ئەم سعدە ئاوایە قسەی زۆر پێ قسەکان هیچ ڕاست نەبوو سعدی شوتی خۆی ئەگەر ئەمە عەبدەی تۆ کاردە بە درۆکە خۆی پڕ ئەم شتانی بەسەرا بێنە دوعای لێ کرد ئەم دوو حەدیثەی ابن ڕەجەبی ابن حەجەری ئەسقەلانی کە شەرحی حەدیث صحیح بخاری کوڕی ئیمامی نەوویش کە شەرحی صحیح مسلمی کردووە ینی ابن حەجەر و ئیمامی نەووی هەردووکیان ئەڵێن ئەم حەدیثانە بەڵگەن لەسەر کە جائزە دوعا بکەی لەو کەسەی کە زوڵمی لێ کردویت جائزە دوعا بکەی لەو کەسەی کە زوڵمی لێ کردووی یعنی کابرای ظالم مەظلوم جائزە دوعای لێ بکات بەڵێ دار پرساکان هەرەمەیەک پرسیارتر کراوە ئایا حەدیثی ضعیف ونەحبار نابین ئەگەر حەدیثی ضعیف وەرنەگرین ئەم بابەتە بەڕاستی زۆری گەرەک چونکە حەدیثی ضعیفمان هەیە ئەو لەما فەرمووی بۆیە من جوابی نادەمەوە لەبەرەوەی کاتی زۆر گەرەکە و تەفاسیلی زۆر تایە و من شەر ئاماژەشم پێکرێت کە کاتم تەواو بووە حەدیثی ضعیف هەندێک لە زانایان فەرموویانە بە چەند مەرجێک ئیشی پێکرد هەندێک زانان فەرمویانە بە هیچ شێوازێک ئیش پێناک هەندێکیان فەرمیان ئەگەر لە بابەتێکە بەس ئەو هیچ حەدیثێکی ترمان نەبێ ئیلا حەدیثێکی ضعیف نەبێ حەدیث ضعیفەکە پێش ئەقوال ئەخرێ هەندێک فەرمیان ئەو حەدیث ضعیفانەی کە باز کراوە کە ئیشی پێکرێ ئیمامی ئەحمەد باسی پێکردووە حەدیثی ضعیف لای ئیمامی ئەحمەد یعنی حەدیثی حەسەن نەک حەدیثی ضعیف مەبەستی حەدیث کاڵی ئیش بە حەدیثی ضعیفەکرێ حەدیثی حەسەنە هەندێک لە زانایان فەرمویانە ئەگەر لحلال ولا حرام ولا عقائد وأمانة حديث ضعيف إيش بناك اعتماد ناكن سر حديث يعني تفاصيل كي زوزوري تايا وما يسجوا بنادم مش كما من أمر شيء ركب تاو رأي أرجح تايا باس كريه ولو حالتاني كحالات علماء كباس يعني كردو باس كريه بويا من أمان علم
کاتی زۆر گەرەکە ظاهرن ئەگەر لێم تێک نەچوە و پرسیارەکانە کاتیشمان تەواو بوو خوای گەورە پاداشتی خێری هەمولایەک داتەوە خوای پەروەردگار سەواب بە هەمولایەک ببەخشێ وصلى الله على محمد وعلى عفوا يك برسال معه هو يعني فرق بين مسلمان ومؤمن ومؤمن لقال مسلمات شيء فرق بين مؤمن ومسلمة هركات إسلام وإيمان بيك وهات علماء فرمي إذا اجتمعا افترقا أما قياسايك وإذا افترقا اجتمعا يعني شيء أما الله هركات أجر بيك وهاتن إذا اجتمعا بيكو هاتن لحديثك يعني لآيتك إسلام هاتو إيمان شاتو مسلم هاتو مؤمن شاتو هردو كان بيكو هات أجر ليك دقة هردو كانت إذا اجتمع ليك دقة كوب وافترق هاريك اسمعنا يا بخشي وكات أجر بتنها هاتن لحديثك آيتك تنها باسي مسلمي كردوا يعني تنها باسي مؤمني كردوا أجر تنها باسي مسلمان هاتبو أو مؤمن شجرته تنها باسي إسلام هات أو إيمان شجرته تنها باسي إيمان هات إسلام شجرته إن الدين عند الله الإسلام يعني إيمان إن الدين عند الله الإسلام أم إسلام اللي را عمري ظاهرة قرته عقيدة قرته أخلاق قرته مش تقرته كباسي إيمان ده هم مش تقرته إسلام شجرته إيمان شجرته أما أجل للدقيقة لنصك إسلام وإيمان شات وكو حديثي جبريل برسالي إسلامي ليك برسالي إيماني شي ليك أو كاتاريكي معناه كي إسلام أمور ظاهرة كان قرته بيبي وصم كباسي جبريل برسالي إسلامي ليك فرمين أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا كما قال النبي صلى الله عليه وسلم بيج أركانك يبير لباسي إسلام لباسي إيمان برسالي ليك أن تؤمن بالله وملائكته وكتبه تاكو تاي أمور إيمان أقل لحديثك لآيتك إيمان هاتبو وإسلامش هاتبو ليك دقة إيمان أمور اعتقادي وضليا كان قريتوا إسلامش أمور ظاهرة كان قريتوا وكل آياتيك خين ما لا بيشتر للتفسير سورة حجرات قالت الأعراب آمنا يا إيمان هاتوا قل لم تؤمنوا لكن قولوا أسلمنا هم إيمان هاتوا هم إسلام هاتوا كوات هريك معناه هي إيمان أمور قلبي كان قريتوا أجر ليك يعني جيربوني إيمان لضلوا دارونا طبعا همو إيمان داركش مسلمان بلام شرطني همو مسلمان إيمان داربه همو إيمان دارك إيمان وير دين وإيمان لدول درنا تشسبابه هر كدين وإيمان لدول درنا تشسبا إلا وكو دركوي أمور ظاهرة كانش بدوها بلام أجنجي كابرا أمور ظاهرة كاني هبه ولا ظليش منافق به ما منافق هبو همو أحكام إسلامي تلقى تطبيق راوة بنا غنيمي بيدراوة بنا مردو مثلا هموش تكاني وكو مسلمانك شو دين وإيمانك لضلتي بيانا زانيوه كواتل يرى بس شيء هموم إيمان داريك مسلمان بلا هم مسلمانكي شرطني إيمان دار به بلام أجر باسي إسلام هات وباسي إيمان هات ليك نصا هم إسلام هات وهم إيمان أمور قلبي كان واعتقادي كان إسلام أمور ظاهرة كان أجر بتنها هات بس مسلم هات يعني بس مؤمنات بو وهم مؤمن مسلم شجرته مسلم مؤمن شجرته يعني أو تفصيله تاعه لو كان خوي برجع لقنا حمولاي خوش به وخوي برجع رحمة لطف وكرم بزي خوي ما ليبك وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.